لە گرنگترین تەورەکاندا ڕەوشی تەندروستی بۆ هاوڵاتیان و خزمەتگوزاریەکان بوو بە تایبەتیش لە بواری پرۆژە یاسایەکان هەروەک دەزانن دوو پرۆژە یاسای پەسەندکراو بۆ وەزارەتمان مافی نەخۆش و هەروها پرۆژە یاسای ڕوبەربوونەوەی مادە هۆشبەرەکان تەواو بوو بەڵام چەند پرۆژە یاسایەکی تر بەردەستە وەکو ڕۆشنووس ئینشاڵڵا لە ئایندەدا ڕەوانەی دەکەین لە ئایندەیەکی نزیک لە گرنگترینیان ڕخستنی کاروباری خزمەتگوزاری تەندروستی لە کەرتی گشتی و کەرتی تایبەت کە ئەمە ڕەنگە خزمەتێکی گەورە بە هاوڵاتی بەخشێ بە تایبەتی لە کەرتی تایبەت و نەخۆشخانە و وەرەخستنەوەی کاری کارکردنە لە نەخۆشخانە هەلیەکان و سەنتەرە تایبەتەکان وەرەخستنەوەی نرخەکانە و من دەمەوێت لێرە شەو بڵێن کە ئەمە جوابەدای زنجیرەیەک کۆبنەوە لەگەڵ لەژنەی تەندروستی دێت لە ساڵی پارەوە و ئەم ساڵیش کە لە کۆنفرانسێکدا ئەم دەستپێکەمان دەست پێ کردو ئێستا لە قۆناغی کۆتایین بۆی بێتە یاسا و ڕێنمایەکانیش دەربچێت لە هەمووی گرنگتر لە پارساڵدا کە بۆ ڕوبەربوونەوەی نەخۆشی کۆرۆنا چەندین بڕگەکانی نرخ و خزمەتگوزاریەکان بۆ نەخۆشانی کۆرۆنا ئێمە دەمەوێت ڕابگەینین کە وەزارەتمان لە ڕێگەی لژنەیەش بەدۆدا چۆن هەر زیادە ڕۆیەک لە وەرگرتنی نرخەکان و خزمەتگوزاریەکان لە هەر نەخۆشخانەیەک هەبووە لە دوێنێەوە دەست کراوە بە گەڕانەوەی ئەو بڕەپارانە و دەگەڕێتەوە بۆ ئەو هاوڵاتیانەی کە نرخی زیادەچییان زیادە ڕۆیان پێ وەرگیراوە ئەمەش لە ڕێگەی لژنەیەک بووە لەگەڵ باوەشی لەگەڵ داواکاری گشتی لە ڕێگەی راپۆرتێکی شیکاری ورددا خستمانە بەردەست بە ڕێزان بۆ ئەوەی کە لە ڕەوشی کۆڕۆنا و هەر ئامادەکاریەک و ئەگەرێکی دروستبوونی خوانەکە شەپۆڵێکی دیکە یان هەڵکشانێکی دیکە ئێمە بە تێر و تەسەلی گفتوگۆمان لێ کرد و هەروها لە ڕەوشی شێرپەنجە و خزمەتگوزاریەکانی دەرمان و چارەسەری بۆ شێرپەنجە و سەنتەرەکانی شێرپەنجە لە هەرێمی کوردستان و چەند بابەتێکی تری گرنگ